مطربي حريفا دزك بلغ مخوانية أواظيتو يا بولي وذبحك غمانية أواظيتو يا بولي وذبحك غمانية. سیوهەش ساڵ تێپەڕ دەبێت بەسەر کۆچی دوایی هونەرمەندی ڕەسەنی کورد تاهیر تۆفیق کە وەک ئەستێرەیەک لە ئاسمانی هونەری مۆسیقا و گۆرانی کوردی کشا. بەڵام دوای نیو سەدە و تام ساتەش چریکە و زایاڵەی دەنگی هێشتا لە گوێچکەی وێگرەکانیدایە و دڵەکان ئارام دەکاتەوە. تاهیر تۆفیق ساڵی 1922 لە شاری کۆیە لەدایک بووە. لە خێزانێکی هەژار و کورتپەروەریەم کوردستانە چاوی کردووەتەوە و خوێندنی تا پۆلیسەیەمی ناوەندی بووە و لە ناوەڕاستی سیەکانی سەدەی بیستەمەوە لەو کاتێک کە خوێندکاری پۆلی پێنجەمی سەرەتایی بووە بەهرەی دەنگخۆشی تێدا دەرکەوتووە و وەتە سرودبێژێکی دەنگخۆش و مامۆستاکانی هانیانداوە سرود و گۆرانی بڵێت. تاهیر تۆفیق هەر لە سەرەتای ژیانی هونەریدا کەوتووەتە بەر کاریگەری گۆرانی بێژە لێهاتووەکانی ئەوسای کۆیە وەک سێوە و مەلا ئەسعەد و سوودێکی زۆریشی لە هونەرمەند ئەحمەدی حەمەمەلا وەرگرتووە. بەڵام کاتێک کە بازووی هونەری گۆرانی وتنی بەهێز بووە هەوڵی داوە دەنگ و ڕێبازی تایبەتی خۆی هەبێ و لە ناوەڕاستی چلەکانی سەدەی ڕابردووەوە بووەتە گۆرانی بێژێکی خاوەن دەنگ و ڕێبازی تایبەتی خۆی. ئەو لە ساڵی 1945ەوە بووەتە سەردەستەی مەقامبێژانی سەر شانۆی ئاهەنگەکانی نەورۆزی کورد و گەلێک گۆرانی نیشتمانی و نەتەوەیی بە دەنگە خۆشەکەی چڕیوە و وێگرانی سەرسام کردووە چونکە هەم خاوەن دەنگێکی زوڵاڵی دڵکێش بووە و هەم باشترین دەقی شاعیرە مەزنەکانی کوردی بۆ ئاوازەکانی هەڵبژاردووە. تاهیر تۆفیق لە ماوەی ژیانیدا 6 نامیلکە و پەرتووکی بۆ دەقە شێریانەی بە گۆرانی وتونی بە چاپ گەیاندووە و لە هەمویان باشترین پەرتووکەکەی گوڵی سەربەستیە کە بە پێشەکی کەریم شارەزا لە ساڵی 1983 بە چاپی گەیاندووە. لە بواری ئاواز و گۆرانیشدا و هونەرمەندە دەنگ زوڵاڵە چەندین بەرهەمی بە پێز و شیرینی هەیە بەڵام ئەوانەی زیاتر لە هەموو بەرهەمەکانی چووە ناو خەڵکەوە و تا ئێستاش لەسەر زارانە گۆرانیەکانی کراس زەردێ، شلێرە و شلێرە، نەسرین ئێوارە نەورۆزە. 38 ساڵ لەمەوبەر و لە ڕۆژی 20 تشرینی یەکەمی 1970 تاهیر تۆفیقی گۆرانی بێژی کورد لە تەمەنی 65 ساڵیدا کۆچی دوایی کرد و لە شارۆچکەی کۆیە لە ناو ئاپۆڕای هەزاران کەس بە خاک سپێردرا. ئێستا دوای 38 ساڵ گۆرانیەکانی ئەو هونەرمەندە ڕەسەنە لە هەموو کون و قوشبنێکی ئەم وڵاتە لێ دەدرێتەوە. لەسەر شاشە و کەناڵەکان ئاواز و چریکەی و هونەرمەندە بەردەوام دەدرێت بە گوێچکەماندا. ئاوازەکانی لە ناوەندە ئاکادیمیەکان و کۆلێژەکانی هونەر بەرنامەی خوێندن و فێربوونە.